شێت و شەیدا نوێترین بەرهەم و ڤیدیۆ کلیپی یەکێک لە دەنگە هەرە تایبەتەکان هونەرمەند مەهاباد محەممەدیە کە لە ئێستاە تۆماری کردووە. بەشێک لە ڤیدیۆ کلیپەکە بینین دواتر هونەرمەند مەهاباد محەممەدی میوانی ستۆدیۆی کورسات مەگەزینەبێت. أيها ناسك تيني تاسك بجمه هلا لمرا هلا تارو ليلا بجمه هلا لمرا هلا تارو ليلا أقر أروي شيري كلام ياد الداني شابل ألام شولالا أقر أروي شيرين كلام ياد الداني شاغل ألم هر شولالا يادتي ماريا زارم قشت زارم ناود هردم لسر زارم يادتي ماريا زارم قشت زارم خاتو مەهاباد محەممەدی لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین میوانە و گفتوگۆکەین لەسەر نوێترین ڤیدیۆ کلیپ و بەڕێزیان بە ناوی شێت و شەیدا. خاتو مەهاباد زۆر بەخێر بێ، سلااوە لەبێ. سپاس بۆ تۆ. شێت و شەیدا دووەمین بەرهەمی تۆیە. هۆنراوەکە هیچەیە، ئاوازەکە هیچەیە، چۆن بەرهەم هات؟ وڵی من یەکدانە ئالبۆمم تۆمار کردووە بە ئاهەنگسازی کاک ڕاشدی بابا شەهابی و مێلۆدی ئەو کارێشمان هیشێت و شەیدا مێلۆدیەکەی عەلی مەردانە. هونەرمەندی گەورە مامۆستا بەڵێ مامۆستا عەلی مەردان. باشە. لە دەستپێکی کارکردنی تۆوە چۆن کارت کردووە؟ بە بڵین هەڵبژاردننی هۆنراوەکان، هەڵبژاردننی تێکستەکان، ئاوازەکان ئەمە چۆن کاری لەسەرەکەی کێ یارمەتی دەرتە؟ وەڵام من هەر لە مناڵیەوە کارم کردووە. بەڵام لە ساڵی هەشتا و سێوە بە تووری ئاکادمیک من چوومەتە خدمەتی کاک ئەیوبی نەوبەخت. یانێ هەشدە ساڵ لە خدمەتی ئەوان نابووم و لە توولی دەورەکەیشمە چوومەتە تاران لە خدمەتی مامۆسانی گەورەی ئێران وەکو معسوومە مێر عەلی، ئاغای سودەیف و مەجیدی درەخشانی ئەندەلیبیەکان من لە خدمەتی ئەوانە کارم کردووە. دیارە بە شێوەیەکی ئەکادمی کار بەڵێرەوەڵە خۆت کردووە. لە دەستپێکەوە کارت لەسەر دەنگ کردووە یا خۆت بۆ نەفێربوونی ئامەرەکی موزیک بۆ ئەوەی کە کارکردن لەسەر دەنگ باشتر بێت؟ وەڵی من ئەو ئرسم هەر لە باوکم پێگەیشتووە بۆ دەنگ. وەختێککە زانیم دەنگم هەیە ئیتر ڕۆشتم بۆ کلاس و ڕۆژ بە ڕۆژ پەرەم پێدا و لەسەر دەنگم کارم کرد و توانیم کە وەختێ زانیم کە ئەتوانم بخوێنم دەستم کرد بە خوێندن. بەڵێ دەستپێکەوە لەگەڵ تا باسیکەم بڵێ لە خێزانێکی هوەریت بڵێ ئەمە تا چەند پاڵپشت بوو بۆ تۆ بۆ ئەوەی کە
کچێک دەنگی خۆشە و پاڵپشتی هەیە بتوانێت کە ببێتە هونەرمەندێک خزمەت بە گۆرانی موزیکی ڕەسەنی کوردی بکە. واللهی من خانەوادەمیانە زۆر پاڵپشتی من بوونە بۆ کاری هونەریەکانم مەسن زۆر جار من خۆم تااقەتم نەماوە ئەوان بە منیان تۆ کارکەم لەسەری ئەوان پێوتی حتا بۆ بەرهەمەکانیشم من بە هیوان نەبووم کار بکەم یعنی ئەسڵ هەر پێم خۆش بوو وەکو مامۆستایەک تدریس بکەم یان دەرس بڵێمەوە بەڵام خانەوادەم هاندێرم بوون وتیان حتا من لەباری ماڵیەکەوە کۆمەک تەکەین تۆ بێ ئەو دەنگە حیفە با گوم نەبێ. باشە بێژگە لە باوکت کێتر دەنگی خۆشە لە خێزانەکە والله ئەتوانم بێژم من دەنگ ناخۆشەکە چۆن کار ئەەکەین با بڵین هەڵبژاردننی بەرهەمێک بۆ یەکەم ئەگەر بەسێک لە یەکەم بەرهەمت بکەین ساڵی چەند بوو و بەرهەمەکە چۆن بوو چ ستایلێک بوو؟ وەڵام من تقریبان 3 ساڵەوە پێش دەستم کرد بم بەرهەمە لە خدمەتی کاک ڕاشدی بابا شەهابی دەستم کرد بەم کارە و دوای ئەو 3 ساڵش بەخاتر بارودۆخێکە لە ئێرانە بوو شەرایەتاکی زۆر سەخت پێشات ئیتر ئەلان موفق بووم کە بتوانم پەخشیکەمەوە یانکە تۆمار کرا بوو بەڵام بەخاتری ئەو بارودۆخ و شەرایەتێکی سەختی ئێران کە هەموو شاهدی هەین من نەمتوانی پەخشیکەمەوە ڤیدیۆ کلیپی ئەرەوەڵا. باشە چۆن بڕیارەدا ڤیدیۆ کلیپ بکەیت چۆن کارتان لەسەر کرد و کێ وێنەی گرت و چۆن با بڵێم هاتە بەرهەم؟ وەڵا وێنەکە کاک میهرانی ڕەمەزانی تر من ئەڵبۆمەکەم ئامادە بوو بۆ پەخش بوونەوە بەڵام وتیان بە من کە ئەگەر بیکەی بە کلیپیش یعنی ڤیدیۆ کلیپ زۆر باشترە ئێتر منش تەسمیمم گرت کە کارەکانم دانەدانە بیانکەم بە ڤیدیۆ کلیپ و پەخشیانکەمەوە. خەت و مەهاباد ئەمە خۆتی لە نێو بەڵێ ڤیدیۆ کلیپەکە کاری ئەکتەریت کردووە پێشتر؟ من نە چۆن بوو قورس نەبوو خۆت ڕۆڵ ببینی لە نێو؟ وەڵا زۆر سەخت چۆن کارە لەسەر کرد چونکە ئەوەی کابینین کارکردن بۆ ڤیدیۆ کلیپێک ئەگەر بڵین کەسێکی بەرامبەریش لەگەڵ نەبێ بە تەنها ڕۆڵبینەکە زۆر قورسە ئەسەن بەردوربین بۆ یەکەم جار خۆش نییە سەختە واقعان سەختە بەڵام ئیتر تەمرینم لەسەری کرد و سایم کرد ئەو شتێکەوە لە توانامایە و یکەم بە بەرهەمی بگەێنم یان چۆن بخوێنم. لە کاتی دەرهێنانە یا خۆت کاتی تۆمارکردنیان ئاسان هات بەدەستەوە؟ وەڵا ئاسانیش بوو بەڵام زۆریش نا بێژم زۆر نە. باشە بیرۆکەی ڤیدیۆ کلیپەکە هی کێ بوو؟ وەڵا هەرین کاک ڕاشدی بابا شەهابی بوو. هەست دەکەم ئەو کەسایەتی زۆر باشەی نێوگۆرانی موزیک پاڵپشتێکی زۆر باشە بۆ تۆ بێگومان. باشە دەنگی خۆت و توانای خۆت تا چەند پاڵپشتیە بۆ کارە هونەریەکانت؟ وەڵا زۆر باشە چۆن تێکست هەڵ ئەبژێریت بۆن ئێستا گۆرانی شێت و شەیدا بڵێ چۆن هەڵت بژار بۆ نمونە تێکستەکە بە تایبەت بۆ خۆت نووسرا بوو یا خۆت داواتان کرد کە ئەو تێکستە بنووسرێت یا خۆت بۆنە خراە بەردەمی تۆ کە ئەم گۆرانیە هەیە و تێکست و ئاوازەکەی ئامادەی و تۆ توانی تەنها؟ وەڵا کاک ڕاشد بە منیان معرفی کرد وتیان ئەم کارە هەیە ئێوە لە توانایی ئێوە هەیە بتوان بیخوێنن منش کارەکەم بیست و دیم بەدڵم بوو ئیتر خوێندم دەنا کاری کاک ڕاشد بوو لە ئاسڵا ئینتخابی ئەوان بوو یعنی ئەوان بەڵێ دیاریان ئەرە وەڵاوان دیاریان کردن چۆن بوو باش بوو؟ بۆ یەکەم جار چون من ئەوڵی ئالبۆمدا تۆمار کرد بڕێک ساخت نەبوو چون من 18 ساڵە کارەکەم و لە کلاس دانیشم و لە جەمە ئەیدۆسانە زۆرم خوێندن نا زۆریش سەخت نەبوو زۆر سەخت بڵێ چون وتنی گۆرانی لە ماوەی ئەم 18 ساڵەی توە کە بە بەردەوامی بەبڵین کاری لەسەر ئەکەیت تا چەند تەمرینکردن بۆ تۆ گرنگە و تۆنی دەنگت بۆ نمونە ڕۆژ بە ڕۆژ جیاوازە بێ و ئەگۆڕێ؟ وڵات تەمرینکردن زۆر مهمە زۆر مهمە یعنی ئەسەن ناتوانی بێژی من بێت تەمرین ئەتوانم کارێک ئەنجام بم هەر هیچ کارێک نەیسەر کاری گۆرانی و هونەری ئینسان وەختی کارێکەکە تا لەسەری تەمرین نەکا خۆت لە خەڵوەتی خۆتا لەسەری ئیمتحان پەسنەی تۆ ناتوانانی لەوەتەی بەربیت مهمە بەدەم خۆتۆ گۆرانیاڵێ؟ ئەرە وەڵا زۆر ئەگەر ئێستا داوات لێ بکەم پارچێ گۆرانیمان پێشکەشکەی بەرهەمێک هی هەر هونەرمەندێک بێتی خۆت بێت کێشەمانیە گرنگەوەی گوێمان بەلایف لە دەنگت بێ؟ وەڵام من یەکەم گۆرانیە کە خوێندم هەرەوا خوێنم خۆشحاڵە لەسەر دەنگم ئەوڵین دەنگێ بوو کە
تاقیم کردەوە کە من ئەتوانم بیخوێنم بێگومانە گۆرانی زۆر خۆشەویستە زۆریشم خوێندووە لە هەموو شوێنێک شەکسەرە نەرەی خوێنم زۆر تکراریە شاید حاڵەبین لە خۆشەکەمان لێدە فەرموو ئەیا بێنای دڵباری زارد گوڵ زۆڵفت زاری با هەناسەم نەدەگێرێ ڕووی خۆت بێنا بمێلاوە ڕووی خۆت بێنا بمێلاوە بەس عمری من بەبادا ڕوود بێنە زۆڵفت لادا دڵ بۆیە مورادا بەو شاوە ڕۆژ گیراوە بەو شاوە ڕۆژ گیراوە دەنگار خۆش بێ خاتوو مەهاباد سپاس مەمنونم هەڵبژاردننی گۆرانی کلاسیک بە تایبەت و گۆرانی کەڵە هونەرمەندان بڵێ ئەمە چ کاتێک بە بڵین لە هەڵبژاردەکانی تۆیە بۆ نەگەر داوات لێ بکرێت لە دانیشتنێک بۆ لە چاوپێکەوتنێکی وەکو ئێستاە ئەم گۆرانیانە تا چەند ئاشنای پێیان و تا چەند حەزەکەی بیان لێیتەوە وڵی ڕاست گەرەکە من لە مناڵی و بە دەنگی مامۆسا گەورەکانی هەم ئێرە بەشی ئێران و بەشی کوردستان گەورە بوومە یانێ ئەتوانم بێژم ئەسم پاڵپشتی من بوونە ئەسن ژیانی من ئەوان گۆڕایانە من لەگەڵ دەنگیان گەورە بوومە و زۆر ئەسان بە عشق و علاقەوە توانم بیخوێن و لەگەڵ دەنگی هیچ مامۆسایی بخصوص مامۆسا ڕەسەنەکانی قەدیم هیچ مشکڵێکم نییەوە زۆر بە جوانی شتوانم ئەدایکەم یانێ هیچی نێکم لەسەر زۆرن ئەو هونەرمەندە گەنج و لاوانەی کە دەستپێک بە بەرهەمەکانی مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا محەممەدی ماملێ دەستپێکن تو گۆرانی کامیان زیاترە لێیتەوە وڵا ڕاست گەرەکە باتەوەجو بە دەنگ و تۆنی سەدای خۆم زۆرتر مامۆسا ماملێ کەمێک مامۆسا حەسەن زیرەک بۆ من قۆرسە دەنگی کەمە دەنگێکی تیژتری لازمە منیش کەمە دەنگم بەمترە یانە ڕوو بەمان ڕۆشتووە کەمتر لەسەری کارم کردووە خاتوو مەهاباد خوێندنی تۆ بە شێوەیەکی ئەکادمی بۆ گۆرانی و موزیک بڵێ تا چەند گرنگە یاخود بڵێم گرنگە هونەرمەندان بە شێوە ئەکادیمیەکە لە دەست پێکەوە بێنە ناو هونەری ڕەسەنی کوردیەوە بێگومان یانە بە نەزەری من کە نەزەری من نییەوە نەزەری تەواوی مامۆستا گەورەکانە هیچ هونەرمەندێک نابێ فقط ئەگەر دەنگێکی بوو بێتە ناو دنیای موزیکەوە یعنی بخوێنێ بەرهەم پەخشەکاتەوە چون شاید من کارێک بخوێنم ئەگەر ئاکادمی کارم نەکردو یاسن کلاس بۆی نەڕۆشت بێتم ناتوانم سبحا ڕۆژ ئەو دەنگەی کە بڵاوم کردێتەوە کۆیکەمەوە تازە و دەنگە هاتێتە دەرۆ ڕاستە دوایوە حەسرەت خواردن یا ناڕەحەتی تازە هیچ بۆ من هیچ فایدەیەکی نییە ئەوەیە کە من بەڕاستی بە نەزەری من هەر هۆنەرمەندێک کە دێتە ئەرسەی هۆنەرەوە موزیک و دنیای گۆرانی ئەوانە حتممە نەبێ واقعام چێتە کلاس و تەمرینی بۆ بکات و فێری نوتەکان ببێ چوارچێوەی دەنگی خۆی پیا بکات لەگەڵ دەستپێکی خۆت و ئەو شێو ئەکادیمی کە خوێندوتە و دەنگە تایبەتەش کە هەتا هیچ ئامارێکی موزیک ئەزانیت وەڵام من بۆ ماوەیەکی چەند ساڵە سێتار و تۆمبەکارەکەم بەڵێ ئەوە تا چەند گرنگە بۆ کاتی با بڵێم پرۆڤەکردن و تەمرینکردنی دەنگی خۆت زۆر یعنی زۆر کاریگەری هەیە لەسەر دەنگ چون تۆ ئەگەر نتوانی لەگەڵ نۆتا بخوێنی یا لەگەڵ ڕیتما بخوێنی ئەسەن ئەو دەنگە ناشتوانین لەگەڵ سازەکانی کێش وەختێت تۆ موزیکێک لەگەڵ موزیکێک ئیجراکەی ناتوانانی کار لەسەر بکەی چونە بێ واقعان ئەوانە بناسی کار لەسەری کرد بێت تاوای کە بتوانی بەجوانی وشتانە بەڕێوە ببەی باشە لە دوای شێت و شەیدا بەرهەمی ترت ئەبێت بەڵێرەوە بە هەر ئەم ستایل ئەبێت یا خوستایلی جیاوازتریش ئەتوێت تاقی بکەیتە بۆ نمونە شاد
با بڵین مۆدرن بابەتی تر بەڵێ بەدەستمۆیە ئەلا من نۆ تراکم ئامادەیە 4-5 دانە کلیپی کێشم ئامادەیە ئیشەڵڵا لە ئایندە تەقدیمیەکەم و پەخشیانەکەم بەیوەی کاری باشتر و کاری جوانتر زۆر خۆشحاڵ بووین لە بەشێت کورسات مەگەزینە میوان بوویت و گفتوگۆمان کرد لەسەر نوێچین بەرهەمت کە گۆرانی شێت و شەیدا بەقوربانتکم سلامت سپاس بۆ تۆ سپاس بۆ هونەرمەندش بۆ داوەتیەکەتان مەمنونم زۆر سپاستانەکەم سەرچاو سپاس بۆ بەردەوام بن و زۆر سپاس بۆ تۆ خاتی هونەرمەندان بن زۆر سپاس هیواین کە بەڕێزیشتان کاری باشتر و جوانترتان هەبێت و هەمیشە بەو دەنگە تایبەتتان گۆرانی جوانتر پێشکەش بە گۆرانی موزیکی کوردی سلامت بیشەڵڵا سپاس بۆ مەمنون